باس لە ڕۆڵ و پێگەی ژنانەکەین لە کۆمەڵگەی کوردەواریدا بێگومان بە قۆناغە جیاجیەکانی مێژووی کووردا هەمیشە ژن لە کایە سیاسیەکانەوە لە کایە کۆمەڵاتیەکانەوە لە کایە پەروەردەی و دواتر خێزانەکانیش هەمیشە ڕۆڵێکی گرنگیانە بووە. هاوشانی پیاوان ژنان خزمەتیان کردووە و مێژوویکی دیاری پرشنگ دیاریان هەیە بە پێی ئەو قۆناغانە کە تێی کەوتووە. دواتریش لە مێژووی نوێی گەلەکەماندا هەمیشە ژنان هاوشانی پیاوان بە تایبەتی لە ڕۆ سیاسیەکەوە و لە ڕووی ئایدەلۆژیا و بیرکردنەوە هەمیشە پێگەیکی تایبەتی خۆیانە بووە. ئەمڕۆ باس لە ڕۆڵی ژنانەکەین لە قۆناغە جیاوازەکانی مێژووداوە لە دوای ڕاپەڕینەوە ژنان تا چنێک هاتنە پێشەوە بۆ ئەوەی کە خزمەت بکەن و ئەو جیاوازیە نەمێنێت تەنها پیاوان چۆن بڵێ هاوکار بن و پیاوان کایە گرنگەکانی ناو کۆمەڵگەیان بەدەست بێ. بێگومان ژنانیش هاوشانی پیاوان بە تایبەتی لە ڕووە حزبێکەوە هەمیشە ویستیانە خزمەت بکەن. ئەمڕۆ لە کەناڵی ئاسمانی کەرکووک زۆر بەڕێز مامۆستا شادیە عومەر جێگری مەڵبەندی چەمچەماڵمان لەگەڵە و باس لە ڕۆڵ و پێگەی ژنانەکات. سڵاو مامۆستا بەخێر بیت. سڵاو لە بەڕێزتان، زۆر سپاس بۆ ئێوەش، سپاس لە بەڕێزتانەکەم و پیرۆزبایی لە کەناڵە جوانەکەی کەرکووکەکەم. هیوای سەرکەوتنی بۆ خوازم کە بووە بە کەناڵێکی فەزایی HD. ئێمە ئەگەر بێت و باس لە ڕۆڵی ژنان بکەین بە تایبەتی ژنی کورد ئەبینین لە دێر زەمانەوە ژنان ڕۆڵی جوانیان بینیوە، لە هەمان کاتیشە مێنەتیکی زۆریان بینیە و نەهامەتیکی زۆریان بینیوە. ئەگەر بێت و بەراوردێ بکەین لە نێوان ڕۆڵ و ئەرکی ژنان لەگەڵ پیاوانە ئەبینین هەموو کاتێ ژنان ئەرکیان زۆرتر بووە لە پیاوان، ڕۆڵیان زیاتر بووە لە پیاوان. بەراوردێک بۆ نمونە ژیانی لادیە ئەگەر ئێمە سیرکەین ژنان سەرڕای ئەوەی ئەرکی ماڵەوەیان لەسرە بەخێوکردنی مناڵیان لەسەر ئەوە شەوەشان بەشانی براکانیان لە دەشت کاری جوتیاری ئەکەن هەر لە درە و لە مەڵۆنانەوە. ئەمە بۆ خۆی جێگەی شانازیە بۆ ژنی کورد. و ئێمە لێرە چەندین ژنی قارەمانمان هەیە، حەزەکەم لێرە باسی بکەین بۆ ئەوەی کە بزانی ژنی کورد چی کردووە. یەک لەوانە حەبسەخانی نەقیب کەوا لە سلێمانی هەستاوە، ماڵەکەی خۆی کردوتە خوێندنگە بۆ ئەوەی کچان و ژنان فێری خوێندەواری بکە، ڕزگاریان بکە لە نەخێندەواری و ڕۆشنبیریان بکە بۆ ئەوەی چاوکراوە بن. و ئەمە جێگەی شانازیە بەڕاستی بۆ ژنان. عادیلە خانمان هەیە، عادیلە خان کە قایمقامی هەڵەبجە بووە، ئەو کاتە قەزا بۆ هەڵەبجە، ئەم ژنە ئیدارەی هەڵەبجەی داوە. یعنی ئەمە بۆ خۆی جێ شانازیە ژنێک ئیدارەی شارێ بدات لەو زەمانە لە سیەکە وەک باسی دەکەن سیەکان و بیستەکان بووە ئەو کاتانە کە ئیدارەی ئەو شارەی داوە. تەنانەت ئینگلیزەکان کە ئیشوکارێکیان هەبووە هەستان و ڕێی ئەم ژنیان وەرگرۆ لە ئیشوکارەکانە. ئەمە بۆ خۆی سەربەرزیە و شانازیە. و من هەر لێرەشەوە دەستخۆشی لە خەڵکی قارەمانی هەڵەبجە ئەەکەم کە ئێستا بۆ نمونە ئێستا هەرچی دام و دەستگاکانی زۆربەی زۆری ژن بەڕێوە ئەبن. ئەمە بۆ خۆی شانازیە بۆ ژنان، بەڕێوەی ئەبەن و ناویان ناوە ئەو شاری کە ژن بەڕێوەی ئەبە. چەندین ژنی قارەمانی ترمان هەیە کەوا لەو کاتانەوە لەو کاتە شان بەشانی براکانیان یان بڵێن هاوسەرەکانیان کاریان کردووە، کاری فەرمانڕەواییان کردووە. خانزادی میری سۆران ئەمەش یەکێک بووە لەو ژنە قارەمانانەی کە ئەو کاتە ڕۆڵی خۆی هەبووە لە ناو پیاوانە. و ئێمە ئەگەر بێت و باسی ئەوە بکەین لە دوای دامەزرانی یەکێتی نیشتمانی کوردستانەوە چ لە شاخ و چ لە شار کەژن یەکێتی نیشتمانی کوردستان خۆی بۆ خۆی وەک ڕێکخراوێکی سۆسیال دیموکرات هەموو کات بڕای بە مافەکانی ژنان هەبووە. بڕای بە مافەکانی ژنان هەبووە، بۆیە هەر پشگیری ژنانیشی کردووە چ لە شار و چ لە شاخ. نمونەشمان لە شاخ ئەگەر بێت و باس ئەو ژنە قارەمانانە بکەین کە لە شاخ شان بەشانی هاوسەرەکانیان یان براکانیان خەباتیان کردووە. هێرۆخانی کێ بووە کە خێزانی خوالێ خۆشببوو مامجەلال بووە، ڕوحی شاد بێ. یەکەم ژن بۆ تاکە ژن بووە کە کامیرەی ناوەتە سەر شانیەوە و کاری کامیرەمانی کردووە. و چەندین ژنی تر هەر لەو کاتانەیە خەباتی شاخیان کردووە. ئەگەر بێت و باسی ژنانی ناو شار بکەین کە چۆن شان بەشانی پیاوەکان یان براکان هاوسەرەکانیان کاری نهێنی ناو شاریان کردووە، بە هەمان شێوەی پیاوان کە پیاوان دەستگیر کراون ئەشکەنجە دراون، بە هەمان شێوە ژنان ئەشکەنجە دراو و دەستگیر کراون و وەکو ئەوان حکم دراون. بەڵێ مامۆستا لەگەڵەوەیشە لە ڕاپەڕینی 1991 بێگومان ژنان ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەبووە. بینیمان چۆن لە ڕاپەڕی ناشان بەشانی پیاوان بۆ ئازادی کوردستان
هەوڵیاندا. ئەمە باسێک لەوە بکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە دەرگای واڵا کردووە بۆ ژنان تاوەکو بێنە پێشەوە و لە کایە کۆمەڵایەتیەکانداوە بە تایبەتی لە دام و دەستگاکانە هەست بە بەرپرسیارەتی بکەن و خزمەت بە کۆمەڵگەکەن. ئەمە تاکو چەندێک داهاتومان پرشنگدارەکە و مای دڵخۆشیە. بەڵێ دوای ڕاپەڕین دوای نەوەتوێ کە ڕاپەڕین بەرپابوو طبعا ئێمە ئەگەر زیاتر بینە سەر ئەو ژنانە بە تایبەتی ئەو ژنانەی کە ئەو لە ئەنفالە بەناوەکە بەجێما بوون ئەو ژنانە بە تایبەتی من طبعا لە سنووری تەگێ و چەمچەماڵ و شۆڕش کاری ڕێکخراوی حیزبیم کردووە ئاگام لە معاناتی ئەو ژنانی ئەوێ هەیە. ئەم ژنانە کە ئەو نەهامەتیان بەسەر هاتبوو لە ئەنفالە بۆ نمونە سیرەکەی زۆربەی زۆری کەسوکاری بە تایبەتی پیاوەکان زۆربەی زۆریان ئەوە بۆ ئەنفال کرابوون. دوای ئەنفالکردنی ئەوان ئەمان مانەوە تووشی کە ئابە بووبوون زۆر دڵیان پڕ بوو زۆر بە حەماسەتەوە ئەم ژنانەتیان هەبوو کز بوو دەستگیراندار بوو نەگوازرابەوە هەبوو تیانە هەبوو چەند مانگێ بوو زەواجی کردبوو چاوەڕێی ئەوەی بوو کەوا مێردەکەی بگەڕێتەوە بەس بەداخەوە ئەوە بوو ڕژێمی بەعس هەرچی پیاوەکان بوو لە ناویدا سەرنگومیانی کرد کە دوای ڕاپەڕین بەرپا بوو ئەم ژنانە زۆر دڵپەڕ بوون بە تایبەتی کەسوکاری شەهید و ئەنفال لە سنووری تەکێ و چەمچەماڵ و شۆڕش و ئەو منتەقانە ئەم ژنانە زۆر بە حەماسەوە لەگەڵ برا پێشمەرگەکانە شان بە شانی براکانیان پەلاماری دام و دەستگای حکومیەکانیاندا ڕاپەڕینیان بەرپا کرد. ئەلەوەیە لە دوای ئەوە ئەنجا یەکێتی نیشتیمانی کوردستان هەستا بەدانانی بارەگای کۆمیتە و مەڵبەندەکان و ئەوانە بڕواتان بێ ئەوەندەی ئەو ژنانە کە ئەهاتن بەرەو بارەگاکانی یەکێتی و بەشداری پرۆسی سیاسیانە کرد و بەشداریان ئەکرد لە کای سیاسی و بێن چۆن ئیشکە لەگە براکانیان لەبەرەوەی زۆر دڵیان پڕ بوو زۆر بە حەماسەتەوە بوون زۆر نەهامەتیان بینی بوو. ئیتر ئەو کاتانە بەڕاستی ژنێکی زۆر لە کەسبکاری شەهید و ئەنفال ئەهاتنە بارەگاکانی یەکێتیەوە و یەکێتی ژنان و بڵێن مەڵبەندەکان و کۆمیتەکان یعنی زۆر بە باشی کاریانە کرد. شادی خان ئێستاش لە پێگەی دەسەڵاتدا ئەبینین کەوا سەرۆکی پەرلەمانی کوردستان خاتون دکتۆر ڕێواز سایق ژنە ئەمە یخۆ ئەندامی مەکتەبی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیشە ئەمە گرنگی و بایەخی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە بە ژنان. بەڵێ ئێمە لێرەیان نابێ ڕۆڵی خاڵی خۆشبوو مامجلالمان لەبیر بچێ. مامجلال یەکەم پارێزەری ژنان بوو مامجلال پشت و پەنای ژنان بوو. بەڕاستی مامجلال ئەگەر ژنان بەخۆی بزانێت لە ژنان ڕۆی مامجلال ئەزانی تاوەکو نەبوو بە سەر کۆمار من بۆ خۆم چەند ساڵی مەسئولی دقی ژنانی کەرکوو بووم وەکو حیزبێکەش پلێ حیزبیم هەبوو مانگانە کۆبوونەوەی ئەکرد بە ژنان کۆبوونەوەیکی زۆری بە ژنان ئەکرد مامجلال لە کۆبوونەوەکانە زۆر پشتگیریمانی کرد زۆر هانمانی ئەدا پێی ئەوتین ئەیود لەسەر مافی خۆتان بەناحەق ئەگەر ژنێک کوژرا بەناحەق مافی خۆتان خۆپیشاندان کن بچنە سەر جادا هاوارکن بقیژێن ئەمە قسەی مامجلال بوو حتمما ئەمە پشتگیری مامجلال و یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ ئەم ژنانی کە ئەبن بە وەزیر هەر لەسەر دەستی مامجلال ژن بوو بە وەزیر ژن بوو بە سەرۆکی پەرلەمان بوو بە قایمقام بوو بە مدیر ناحیە بوو بە دادوەر ئەمە هەمووی فەزلەکەی گەڕێتەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان پشتگیری ئەم ژنانی نەکردایە ژنان ئەو ڕۆڵی ئەو شوێنەی نبینی. باشە باس لەوە کردکەوە ژنان لە سەردەستی سەرۆک مامجلال کۆمەڵێک پلە و پایان بەدەستێناوە و کە بوون بە سەرکردە بوون بە وەزیر بوون بە ئەندامی پارلەمان بوون بە سەرۆکی پارلەمان یاخود بوون بە قایمقام چەندین پلە و پۆستیان وەرگرتووە تا چەند ژنان کە پۆستێکی باڵایان وەرگرتووە توانیویانە ئەو پۆستێک کە وەریان گرتووە زۆر بە باشی ممارەسەی بکەن. زۆر ڕاستە ئێمە ئەگەر متابعە بکەین سیر ئەەکەین ژنەکان زیاتر لە پیاوەکان کە هەر پۆستێ وەرئەگرن زیاتر یعنی بەتواناتر دیات دەرەکەون لە پیاوان بەڕێوەی ئەبن زۆر بە چاکی بەڕێوە ئەبن زۆر ئیتیزامی ژن زۆر بەقووەترە لە پیاوان لە هەموو دام و دەستگایەکە ژنان زیاتر بڵێن بەتواناترن لە زۆر شتە لە زۆر ڕۆوە لە پیاوان ئەگەر بینە سەر ئەوە ژنان توانای چاکیان هەیە بەڵام بەداخەوە ئێمە سیرەکەین زۆر ژنمان هەیە دەستی نووسینی هەیە دەستی شعر نووسینی هەیە دەست ڕەنگینە توانای باشی هەیە بەڵام شاراون نایەنە مەیدان بەهات نایەتە مەیدان بۆ خۆیان من داوایان لێکم لە هەموو خانمان خان بێنە مەیدان بۆ خۆی ئەو چاوەڕێ نەکەن ئەو بڵێن وڵا حکوومەت دامانە مەزرێنە چاوەڕێی دامەزرانن نەکەن بۆ خۆیان هەر بەهرەیەکیان هەیە دەریخن ئەم بەهرەیە. باشە ئەو هێز و توانایی ژنان چۆن دروستە بێت؟ بڕوا بەخۆبوون هەر کەسێ بڕوای بەخۆی بێت توانای هەبێ بێتە مەیدان دروستە بێ
قەت چاوەڕێی ئەوە نەکەین ڕۆژێ لە ڕۆژان پیاوان بێ بڵێ وەرە دەست بگرم بڵێ وەرە من ئەو پۆستە بدەم بە تۆ یان وەرە ئەم کارە بکە ئەبێ ژن خۆی هەڵدا ئەبێ خۆی ماندوو بێ هەر کەسێ هەدەفێکی هەبێ بۆی ماندوو بوو هەوڵی بۆدا ئەگاتە ئامانجی خۆی دەست خۆش مامۆستاستەکەم زۆر هێشتان لەسەر پیاوانیش بای خۆیان گلەیان هەیە ئەگەر باسێک لەوە بکەین لە قەزا و ناحیەکانە بە تایبەتی لە هەندێ شار لە کوردستانە ئێستەی ژینگەکەەوە دروست بووە بەڕاستی لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە تا ئێستا ئافرەتان ئەو دەرگایانە بۆ واڵان نەبووە بیان بەهرەکانی خۆیان بخەنە ڕووە خزمەتی کۆمەڵگەی پێ بکەن تۆ لێرەوە داوات چییە بە تایبەتی لەو شوێنانە یاخود لەو بیئە کۆمەڵایەتیانی کە تاکو ئێساکە دەرفەت بە ئافرەتان نەدراوە ژنان نەدراوە ببوورە بەڵێ خۆی ئێمە بمانێ و نەمانێ ئێمە لە کۆمەلگایکی کوردیە ئاژین دابوو نەریتە کۆمەڵایەتەکە زاڵە بەسەر وەزعات هەنێک جار وشێ عیبە زۆر زاڵە بەسەر وەنیە ئەوە بەڵام ئێمە نابێ هەر چاوەڕێ ئەوەکەین و بڵێ وڵات دابوو نەریتە کۆمەڵایەتەکە و یان کۆمەلگاکەمان ئاوایە ئەبێ خۆت هەوڵدەی ئەبێ بیتە مەیدان هینی زەمان ئەوە نەماوە کە تۆ خۆت لە ماڵەوە ئەین کەیت و بڵێ من چاوەڕێکم شتێکم بۆ بکەنیان ئەمەوە ئەبێ خۆت هەوڵدەی ئەبێ خۆت زاڵی بەسەر دابوونەریتەکەیە و ئەوەستێ بەسەر ئەو ئینسانە خۆشی کە خۆی پەروەردە بکە مەردانە بێتە مەیدان کاری خۆی بکە کاری سیاسی ئەوێ کاری حیزبی ئەوێ سیاسی ئەوێ کۆمەڵایەت لە هەر بوارێکە بێ کار بکە ڕێکخراوەکانی ژنان تا چەند هەوڵیان داوای خو تا چەند کاریان کردو بۆ هۆشیارکردنەوەی زیاتری ژنان و هێنانە پێشەوەیان لە سەرجەم کایەکاندا جا لە حیزبیا بێ یاخود لە بواری سیاسیا بێ لە ڕاگەیاندنا بێ لە شان و میوزیک و ئەو خولیانە بێکەوە ژنان هەیەە تا چەند ڕێکخراوەکان هەوڵیاندا و دەست پێشخەر بوونەوە وایان کردو ژنان زیاتر هۆشیار ببنەوە دەڵێ ڕێکخراوەکان باوی خۆیان هەوڵیان داوە ئەوە نییە بڵێم هیچیان نەکردووە بڵێم هیچ ناکەن بەڵام هەوڵیشیان داوە ئێمە بمانەوەی نەمانەوێ بڵێن قەزا و ناحیەکان جیاوازی هەیە لەگەڵ شارەکانە جیاوازیانەیە ئەو کراوەی لە شارەکان هەیە ڕەنگە زۆر لە قەزا و ناحیەکانیان نەبێ باوی خۆیان هەوڵیان داوە ئێمەش وەکو حیزبیش هەوڵمان داوە چەندین کچ محاولەمان کردو هاتوونەتە پێشەوە بەڵام کە دوای ئەوەی کە زەواجیان کردووە سیرەکەی ئەرکی ماڵ و مناڵ کەوتۆتە سەریان یان کارە حیزبیەکان وەکو حکومیەکان نین بڵێن مۆڵەتی دایکایەتی تیابێ ئیدی ئەرکی ماڵەوە ئەکوێتە سەریان یان بەخێوکردنی مناڵە ئەکەوێتە سەریان لەو کاتەیە ئەدینی بەداخەوە خۆیان پەراوێزەکەن و دا ئەبڕێن لە کارە حیزبی وینەکانە مامۆستا شادیە بێگومان باس لەوە کرد سەرۆکی نەمر مام جەلال کامیشە باسی ڕۆڵ و گرنگی ژنی کردووە لە کۆمەڵگەدا دوجار هەموو ئەو کەسایەتیانی کە لە ناوی شێتری ژمانی کورسان بەرپرسیارەتیانێ زۆر گرنگیان بە ژنان داوە بە تایبەتی زۆر بەڕێز قوبات تاڵەبانی کە هەمیشە باستەوە دەکات ئەگەر ئازاری ژن بدرێت یاخود کێشە و گرفت بۆ ژن دروست بکرێت ئەوە لێپرسینەوەیکی توندی لەگەڵەکرێ و ڕادستی دادگاکرێت تاکو چەندێک ئەم بڕیارانی قوبات تاڵەبانی جێگەی دڵخۆشکەرە بۆ ئێوەی ژنان. بەڵێ من دەستخۆشیان لێکم کەنەوەکانی بە ڕێزمام جەلال ئێستا لە هەموو هەر کاتی هەر شتێک ڕۆدا دێنە سەر خەت و پشگیری لە ژنانەکەن ئەمە بۆ خۆی مای شانازیە بۆ ئێمە وەکی کێتی نیشتمانی کوردستان کە کوڕەکانی مام جەلال و ئێمەش وەکو ژنان ئەوەمان ئەوێ بەڕاستی ئەمە پشتیوانیکی گەورەیە بۆ ژنان کە هەر کێشەیە کە بێ ئەوان دێنە سەر خەت و پشگیری لە ژنانەکەن و جێگەی دەستخۆشیشیان دێ ئەەکەم. زۆر باشە لە نێوێکێتی نیشتیمانی کوردستاندا کە خۆشت باست کرد نمونەی باڵامان هەیە کە ئەویش یەکێک لەو ژنانەی کەوا لە شاخ و لە شار شانبەشانی پیاوان خەباتی کردووە دادەهێرۆ بووە دادەهێرۆ کە کەسێکی ڕۆشنبیر بووە کەسێکی ئازا و بوێر بووە ڕۆڵی چی بووە خۆ ڕۆڵی هێرۆخان چی بووە لە داکۆکیکردن لە مافەکانی ژنان یا خۆت هێنانە پێشەوەی زیاتری ژنان. هێرۆخانیش هەمان شێوەی خواڵی خۆشببوو مام جەلال هەموو کات پشگیری ژنانی کردووە بە تایبەتی هونەرمەندان هەموو کات متابعەمان کردووە ژنان کاتی هەتاوەکو ئاها بەداخەوە ئاها نەخۆش نەکەوتبوو ئەویش چەندین کۆبوونەوەی پێ کردوین زۆر پشگیری ژنانی ئەکرد هەموو کاتێ تەشجیعمانە کرد ئەوی بچنە مەیدان بچن کار بکەن بچنە ناو پیاوانەوە هەوڵدن بۆ خۆتان پۆست وەرگن هەوڵدن بخوێنن ژنان دەرکەن لە نەخوێندەواری ئەویش هەمان شێوەی مام جەلال پشگیری لە ژنانی کرد ئێستاش دەستخۆشی لە خاتوشاناز دەکەم خاتوشاناز هەمان شێوەی هێرۆخان متابعە ئەەکەم زۆر لە مەڵبەندەکان و ژنەکان و کچەکان یان ئەچێتە بەغدا لەگەڵ ژنەکانە لەبێ
ژنانی سەرکردە یان ئەندام پەرلەمانە ژنەکان لەگەڵ ئەوانە کۆ ئەبێتەوە ئەمانە بڕاستی هەم پشگیریە بۆ ژنان هەم سەروەریە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان. مامۆستا شادیە لە بەرامبەرەوەشدا باباسێک لەوە بکەین تا چەند گرنگە ئافرەت یاخود ژنان لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا ئەو ئازادیە ئەدێ پێیان بۆ خزمەتی کۆمەڵگەی کوردەواری و بۆ خزمەتی مێژووی خۆیان و بۆ خزمەتی حزبەکەی خۆیان بەکاری بێنن. زۆر جارە بینین کۆمەڵک لەو ژنانە کە ئازادیە دێ پێیان بەداخەوە هەم ئەبنە گرفت بۆ خۆیان و هەمە بنە گرفت بۆ دەوروبەریان و هەمیشە بنە گرفت بۆ کۆمەلگا. بەڵێ بەڕاستی من کە لە شوێنێک کار ئەەکەم ئەبێ بیسەلمێنم کە من ژنانە ئەو کارە ئەەکەم بۆ خزمەتی خۆم و بۆ خزمەتی حیزبەکە بۆ خزمەتی کۆمەلگاکەمی ئەەکەم ئەبێ ئەو شوێنە بپارێزی کە تۆ چوویتە هەر جێگەیەک بیپارێزی وەکو چاوت وەک بیبلەی چاوت بیپارێزی ئاگار لە خۆت بی چۆن تەعامل ئەەکەی چۆن ئیش ئەەکەی بۆ سەربەرزی حیزبەکەت بێ بە تایبەتی تۆ ئەبێ لە هەر شوێنە بی ئەبێ اینی ئەوە بکەی متابعی ئەوە بکەیت تۆ چۆن کارەکەیت و چی ئەەکەیت و چی ناکەی ئەوە زۆر زۆر زەرورە بۆ ژن نەک ئیستیغلالی بک بۆ هەندێک شتی لابەلا لەگەڵ ڕێز بۆی ئەوشتانە ئەوانە ناخۆشە بۆ کۆمەلگای ئێمە ڕاستیەکەی. باشە لە سێکتەرە جیاوازەکاندا ژنان لە کۆمەلگا توانیویانە نوێنەرایەتی خۆیان بکەن؟ بەڵێ ئستا ئێمە ئەگەر متابعە بکەین سیرەکەین لە سەرۆکی فراکسیۆنی ژنانمان هەیە سەرۆکی پەرلەمانمان هەیە وەزیرمان هەیە دەیان ژنی ترمان هەیە لە ناو دەوائیرەکان بریکاری وەزیرمان هەیە بۆ ئەمانە هەموو بەڕێوەبەری گشتیمان هەیە ئەمە هەموو بۆ خۆی دەستکەوتە ئەمە بۆ خۆی باشە ئەوانە چیان کردووە ئەو ژنانە کە لە دەسەڵاتان چیان کردو بۆ ئەوەی زیاتر مافەکانی ژن بەردەست بکرێت؟ حتمما هەرێکی بە پێی شوێن و پێگەی خۆی کاری کردووە هاوکاری ژنان بوونە بە پێی توانای خۆیان هاوکاری ژنان بوونە. ئێستا بۆ نمونە سەرۆکی پەرلەمانە سەرۆکی پەرلەمانە ڕاستەوەکو ژن لەوەیە بەڵام ئەو ئیشەکەی ئەوە بەڕێوەبردنی پەرلەمانە ئەلەوێ وەنیە ئێمە سکرتێری یەکێتی ژنانمان هەیە یان ژنان ئەوان ئیشەکانی ژنان ئەکەن زیاتر وەک لەوانی تر. مامۆستا شادیە ئەگەر ئێمە بگەڕێنەوە سەر ڕوانگە حزبەکە وەک گوتمانیشێتی نیشتمانی کوردستان هەمیشە خەمخۆری ژنان بووە بە تایبەتی کایە حزبەکان و ماڵبەندی چەمچەماڵ تاکوچەنێک دەرفەتی داوە بە ژنانی ئەو سنوورە بێنە پێشەوە و خزمەت بکەن و گوێ لە داوا و کێشە و گرفتەکانی ژنانی ئەو سنوورە بگرن. بەڵێ من لێرەوە بە شانازیەوە ئەیڵێم کاگڕێبوار بە تایبەتی کاگڕێبوار کە هەموو مەسئول مەڵبەندەکانی سنووری چەمچەماڵ بە تایبەتی کاگڕێبوار زۆر پشگیری لە ژنان کردووە هەموو کات داوای کردو و توێتی هەڵدن ژنان بێنە پێشەوە بۆ ئەوەی بەشداری بکەن لەگەڵتانە لیژنەیەکی ژنان پێک بێن و بێنە ناو مەڵبەند و بەڵام بەداخەوە هەر ناڵێم هەر بە تایبەتی خەریجەکان ئەیان هێنی هەر فترێکی کەمە زەواجەکەن دوورە پەرێزە بن یان حەز بە پۆستێکی حکومی ئەکەن زیاتر وەک لەوەی بێنە ناو کارە حیزبێکەوە ئێمە نکۆڵی لەوە ناکەن و یعنی ئێمە شانازی پێواکەین و ئێمە مەڵبەندی ئێمە هەموو کات پشگیری ژنانی کردو حەزی کردو ژنان بێتە پێشەوە ئیشکەن. باشە شادیەخان ژنان تاکو چەند خۆیان پشتیان بە خودی خۆیان بەستۆ بۆ بەدەستێنانی مافەکانیان بۆ بەدەستێنانی ئەو شتێکی خۆیان ئەیانەوێت تا چەند پشتیان بە خۆیان بەستەوە لەوەی پشت بە کەسیانی دەوروبەری خۆیان ببەستن. خۆشبەختانە ئەوە مای شانازی ئێمە ئەگەر ئێستا متابعە بکەین کۆمەڵی ژن هاتۆتە پێشەوە بۆ خۆیان سیرەکەی چێشخانەیان داناوە دوکانیان داناوە دوکانی قماش فرۆشتنیان داوە دوکانی شیرینیان داناوە کاری دەستی ئەکەن ئەمە بەڕاستی جێگەی شانازیە بۆ ژنان کەوا پشت بە خۆیان ئەبەستن چاوەڕێ ناکەن کەوا بڵێ وەڵای ئێمە چاوەڕێکەین تاوەکو دە ئەمەزرین ئەمە بۆ خۆی جێگەی شانازیە کە ژنان ئێستا دەرفەتێکیان بۆ ڕەخساوە و دێنە پێشەوە بۆ خۆیان ئەوە ئەکەن ئەگەر کاری حیزبیش نەبێ یاخۆ بڵێن دامەزرانن نەبێ ئەوە بۆ ئەوان بەڕاستی ئەوەش بۆ ئەوان دەرفەتێکە و کە ئەبنە ساحێبی گیرفانی خۆیان ئەوەش بۆ خۆی جێ شانازیە. مامۆستا شادیە تاکو چنێک دەتوانین بڵین ئەو قۆناغەمان تێپەڕاندووە کە ئیتر لە ناو کۆمەڵگەی کوردەواری زۆر جا بڵین ژن لە ئاوازە یاخود ژن با ئەو کاری پێ نەسپێرین تا تاکو ئێساکەش لە بەشێک لە شوێنەکانی کوردستانە کاتێک ئافرەتێکە چێ بۆ بازار یاخود بۆ ماریچێتێک ئەبێ کەسێک لەگەڵی بڕوات تاکو چەنێک ئێمام قۆناغەمان تێپەڕاندووە و ئێساکە ئەتوانین بڵین ژن تەواو پشت بەخۆیە بەستێت. من لێرەواڵم ژن لاواز نییە ژن ئەگەر بێت و خۆی پشت بەخۆی ببەستێ و بەتوانای خۆی ببەستێ ژن لاواز نییە ئەو ژنمان هەیە فڕۆکەوانە ژنمان هەیە فڕۆکەوانە ژنمان هەیە شۆفێری تەکسی ئەکا هەمان شێوەی پیاوان
ڕەنگە لە پیاوان بەجددیتر بن لە ئیشەکەیان و ئەوە بڵێن ئەوە نەخێژن لاواز نییە بەڵام ئەوە سێتە سەر خۆی توانای خۆی جورئەتی خۆی چۆن کار بکات چۆن بێتە مەیدان چۆن تەسەڕوف بکە ئەوە سێتە سەر خۆی و ژن لاواز نییە. باشە شادی خان ئەبینین ئێستاش بەداخەوە لە هەندێک لە شوێنەکان هێشتا نەخوێندەواری هەیە لە نێو ژناندا ڕێکخراوەکان یاخود مەڵبەندەکان هەوڵیان نەداوە بەردەوام خولی نەهێشتنی نەخوێندەواری بکەنەوە بۆی هیچ ژنێک لە کوردستان عێراقیش نەخوێندەوار نەبێت. خۆشبەختانە ئێستا نەخوێندەواری کەمترە وەک لە نەوەتەکان ئەو کاتانە بەڵام بای خۆی هەر هەوڵ دراوە ناوبەناو دەورات کراوەتەوە بەڵام نەوەتەکان زیاتر ئێمە خەڵکی نەخوێندەوارمان ئەو نەهامەتی و بەسەر میلەتی کووردا هاتەوە ئەو ئەنفالە بەسەر کووردا هات و ئەو وەزع دروست بوو ژن ئاوا پەرتەوازە بوو ژن مایەوە دەست کەوتە ئەو ناوە ئەو کاتە ئێمە ژنی نەخوێندەوارمان زۆر بوو بەڵام ئێستا خۆشبەختانە ژنی نەخوێندەوارمان کەمە بەڵام بای ئەوەش هەوڵ درراوە دەوراتیان بۆ کراوەتەوە یەکێتی ژنان من تابعام کردو دەوراتەکەنەوە بۆ ژنان ڕێکخراوەکان ئەیکەنەوە هەر یەکێتی ژنانی ڕێکخراوەکانش کردێت چەندی ڕێکخراو ئاگام لێ خولی نەهێشتنی نەخوێندەواری ئەکەنەوە بەڵام لە چاو نەوەتەکانەوە زۆر کەمە ئەو خولانە بڵین. مامۆستا شادیە چیت هەیە بۆ ژنان تاوەکو داهاتووی ژنان زیاتر لە هەرێمی کوردستانە ڕۆشن بێت و بتوانن زیاتر خزمەت بە کۆمەڵگەکەن تۆ لێرەوە داواکاری چییە بۆیان؟ من داواکاریم لەو خانمانەیە بەڕاستی حەز ئەەکەم هەرچیکیان هەیە هەر لە دەستی نووسین و شێعرە و کاری دەستیە هەر بەهرەیەکیان هەیە نەیشارنەوە بێنە دەرەوە لە ماڵەوە بۆ خۆیان بەهرەکانیان عرزکەن بۆ ئەوەی ببنە ساحێبی گیرفانی خۆیان چیتر چاوەڕێ نەکەن بڵێن وڵا ئێمە دائەمەزرین لەبەر ئەوەی دامەزرانن ئەوە وەزعی دامەزرانە چاوەڕێ نەکەن بۆ دامەزرانن بۆیە داوایان لێ ئەەکەم هەمان شێوەی ئەو ژنانی کە بۆ خۆیان دوکانیان داناوە هەر لە دوکانی شیرینی هەر لە قماشفرۆشن ئەوانە بۆ خۆیان بێنە مەیدان و کاری دەسی بکەن بۆ خۆیان توانیویانە چەندین کەسی تریش لە لای بەڵێ کە ئەو دوکانێدا ئەنێ ئەو ساحێبی دوکانەکەی 5-6 کچی ژوا لەگەڵی کارەکە بۆ خۆی لەوێ یعنی خۆشبەختانە ئەمە لە هەموو شار و شارچکەکان دەسی پێکردوتانە لە چەمچەماڵیش هەیە ئەوە ئەمە بۆ خۆی جی شانازیە بۆ ژنان کە خەریکی ئەو کارە بن. باشە شادی خانجیا لەو پرسانێکەوە باسمان کرد لە زانکۆکان لە پەیمانگاکان تا چەند پێویستە سیمینار بکرێتەوە بۆی خانمان زیاتر هۆشیار بن لەو کێشانێکەوە ڕوبەڕوویان ئەبێتەوە بەتایبەت ئەو کەسانی کەوا لە دەرەوە دڵنیام یاخود بە دڵنیایەوە دووچاری کێشە ئەبنەوە دووچاری کۆمەڵێک کێشا بدەوەکەوە بەرامبەریان ئەکرێت تا چەند ژنان هۆشیار بوونەتەوە بۆ ئەوەی خۆیان کێشەکانی خۆیان چارەسەر بکەن یاخود ئەو یاسایانی کەوا بۆ دژی تونند و توژی دژ بە ژنان دانراوە تا چەند خزمەتی بەوە کردووەکەوە ئیتر توندی تیژی دژ بە ژنان کەم بێتەوە. بەڵێ ئێمە کە لە پێم وایە لە 15 تاوەکو دەی 12 ئەوەیە هەفتەی بەرەنگاربوونەوەی خێزانیە ئەم ساڵ چەند سیمینارێک کراوە وەک تیمی حکوومەتی قوبات کە ئەیناردە مەڵبەندەکانەوە ئەوە لەوێ کراوە بەڵام لە لایەکشەوە ئاگام لێ بوو یەکێتی ژنان لیژنیان پێکێ نابوو چەند محامیکیان لەگە خۆیانە مەکتەب بە مەکتەب ئەگەڕان بە تایبەتی ئامادەیەکان سیمیناریان بۆیان ئەبەست و لەسەر بەرەنگاربوونەوەی توندوتیژی ژنان و هەروەها لە جامیعەکەش بڵێن زانکۆی چەرمۆ لەوێش چەندین سیمینار لەو کاتانەیە ئاگام لێ بوو بۆ مەکتەبەکان لەسەر بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی بابەتیان بۆیان باسە کرد و سەردانیش ئەکەن ئەوان بەدایمی. بەڵام مامۆستاگە باسێک لە ڕۆڵی حکوومەت و پەرلەمانیش بکەین تاکوچەنێک هەمیشە بەدەم داواکاریەکانی ژنانەوە بوونا و هەمیشە خەمیان لە کێشە و گرفتەکانی ژنان خواردووە. بەڵێ ئێمە ئەگەر بە تایبەتی باسی قوبات بکەین لە حکوومەت کا قوبات هەموو کات پشگیری ژنان بووە چ وەکو حیزبیەکە بێ چ وەکو حکوومیەکە بێ هەموو کاتێ هەوڵی داوە پشگیری لە ژنان بکە هەر کێشەیەک هەبوو بێ لەسەر ژنان ئەو وەکو حکوومەت تەدەخلی کردووە وەکو حکوومەت وەکو حیزبیەکەش هەر تەدەخلی کردووە بەڵام ئیتر ژنان گلەی ئەوەیان هەیە زیاتر لە حکوومەت لە دانەمەنزراندنیان ڕاستەکەی زیاتر ئەوەیە کە ژنان ئەیانوێ دابمەزرێن ئێمە ئێستا خەریجێکی زۆرمان هەیە لە کچان و ژنان ئەوە چەندین ساڵت تەخەڕوجیان کردووە حەز ئەکەن حکوومەت پشگیریان بکە بۆ دامەزرانە زیاتر زیاتر ئەوەی ژنان ئەیانوێت لە حکوومەت دامەزراندنە. زۆر باش مامۆسا ئەگەر دوایین پەیامت بگەین یاخود ئەگەر شتێک لای بەڕێستان گەڵاڵە بوو بێت و ئێمە هەپەمان پێ نەبرد بێت باسی بکەینەگە بەڕێزت. زۆر سپاس بۆ جەنابتان من لێرەوە بە حکمی ئەوەی من چەند ساڵێ مەسئولی لقی ژنانی کەرکووک بوومەوە هەر لەوێش کاری حیزبیم کردووە
زۆربەی ژنەکانی تەکیە و چەمچەماڵ و شۆڕش و سەنگا و ئاغجەلەر و قادرکەرم زۆریان ئەناسم ئەو ژنە قارەمانانەی کە لە نەوەتەکانە کاریان لەگەڵمانان کردۆ لێرەوە چاویەک بەیەکیان ماچەکەم بەداخەوە هەندێکیان ئێستا بە حکمی تەمەنەکەیانەوە هەندێکیان نەخۆشن ئێستا لە کاری حیزبی دابڕاون بەڕاستی ئەمانە حەقا پەیکەریان بۆ بکرێ لەبەر ئەوەی دڵسۆز بوون بۆ یەکێتی نیشتمانی کوردستان بۆ حیزبەکەیان ئەمانە حەقە بەسەر بکرێنەوە و من زۆر هەموو کات شانازیم بە خەڵکی سنووری چەمچەماڵ و تەکیە و شۆڕش و ئەو منتقانەوە کردووە لەبەرەوەی خەڵکی مزەحین ڕاستی خەڵکی مزەحین و زۆر دڵسۆزن بۆ یەکێتی نیشتمانی کوردستان و بۆ حیزبەکەیان. سپاس بۆ ئامادەبوونت کامڕۆ لە سودی کەناڵی ئاسمانی کەرکووک میوان بوویت بێگومان ژن دایکە خوشکە و جوانترین بوونەوەری سەرزەویە و لە هەموو ئاینە جیاوازەکان و لە هەموو یاساکانە بە گەورەی باس لە ڕۆڵ و گرنگی ژن کراوە. لای منەوە خواتان لەگەڵ کاتێک خۆش.